دوێنێ 350 ملیار چوەتە سەر ژمارە حسابی شەریکەی عامەی تیجاری حبوب کۆمپانیای گشتی بازرگانی دانەوێڵە ئەو 350 ملیارە بۆ کۆی عێراق ئەومان لەبین نەچێ بەڵام جوتیارەکانی هەم عێراق و هەرێمی کوردستانیش بە کەم ێزانن چکە تۆ بێگە دابەشیکەی بەسەر ئەوەندە جوتیارە ئەوەندە پارێزگا هەموو پارێزگاکانی عێراق کەمە و 350 ملیارە وەجبەی پێم وابێ هەرێمی کوردستان حوتەمە بێت ئێمە 141 ملیارمان ماوە هەمووی باسی 2025 141 ملیارمان ماوە لەوانەیە لەو 350 ملیارە ناتوانم ژمارەکە بڵێم چونکە لە کۆتای هەفتە لەوانەیە ژمارە هەرێمی کوردستانی ئەو بڕێکە بۆ هەرێمی کوردستان دیارێکرێت چەند بێ بە دڵنیای هەرێمی کوردستانی تیابێ ئێمە لەو 141 ملیارە بەشیشکەی وەرەگرین و 2026 تاوەکو ئێستا هیچ جۆرە پێشکەوتنێک نییە بۆ شایستەکان بەڵام ئێمە هەوڵەکەمان لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق بەردەوامە بەدیدی من بۆ چوونی من وەکو وەزارەتی بازرگانی سازی پێمان وانە شایستەی براجوتیارەکان بە هیچ شێوەیەک فەوتە هەرێمی کوردستان لە نێوان ملیۆنێک و 200 هزار بۆ ملیۆنێک و نیو تۆن ئەم ساڵ گەرمی بەرهەمێناوە بە پێی ئەو تەقدیراتانەی کە لە وەزارەتی کشت و کاڵ هەیە ئەمە نزیکی تۆ بڵێت 400 هزاری وەرگیراوە لە ڕێگەی سایلۆکانەوە دوایەوە کە سایلۆکان وەریەگرێ نرخی بازرگانی لە بازار دەرەکەوێت چکە جوتیارە و گەنمە ئەمێنێتەوە تقریبا نرخ بە پێی باشی و ناوەندی و کەم باشی بانەڵێن خراپی گەنمەکە لە نێوان 320 بۆ 365 هزار دینار بۆ تۆنی بە 350 ئەوانە بووە کۆمپانیای نیشتیمە ئەو پرۆژە نیشتیمانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دوو کۆمپانیا هەیەی ئەو دوو کۆمپانیایی مکلف کردووە پابندی کردوون کە پێویستە گەنمەکە لە جوتیار بکردنەوە بە 400 هزار یعنی نە 500ەکەی حکوومەت لە دەرەوەی خەتە نە 350کەی کە لە بازرگانی هەیە لە بازاڕە لە علافەکان ئەوانەی کە بازرگانی دانەوێڵن کەتی تایبەتن 400 بەڵێ هەردوو کۆمپانیای خۆشناو کۆمپانیای خۆشناو بڵێن کارگەی داس لەگەڵ قەیوان بڕێکی زۆریان وەرگرتووە بەڵام ئێستا کە ئێوە بە کتوپڕیاتن ڕێژەکەم لا نییە بەس بڕێکی باشیان وەرگرتووە